ڕۆی بۆ رووسیا. لە رووسیای 3 ساڵ لەوێ بوو، شەهادەی ماستەری هێنا. هاوردی بۆ ئیرانە، ئەمنە حەوڵیدا هیچ دایان نەمەزرا. هەڵسیا دوکانێکی دانە لە هەولێر، دوکانی چایخانەیە، ئیتر نازانم کاتێیە چایخانەیە ئاوە داینا ئاهاتۆ گلەی یەکرەوی دایەگیان بەخوا ئەو نەپەیاکەم، هەر ئەیدەمە پارەی کارەبا، ئەیدەمە پارەی شاگرد، ئەیدەمە پارەی مۆلیدا، هیچی بۆ من ئەوە ئاویش هیچی بۆ نوێماوە. ئەویتم چارە چییە؟ وتی دایە وەڵی ناتوانم میتر لەیرە بژ، ئەڕۆم ئەو ڕێ ئەگرمە بەر، ئەگەر مام ئەمێنم، نەیشم مامش وەکەم خەڵکە. منیش نەمتوانی ڕێگری بگرم، چونکم کوڕێکی گەنج و هیچی نەبوو، نەمەعاشێکی بوو، نەحیچی بوو. ئەو ڕێیە گردە بەر ڕۆی. ئەرە وەڵا ئێنە بین من ئاوا ڕۆی.